یەکێک لە وەرزشانەی کە کاکسیروان بارزانی دەیکات پاسکل سواریە. کاکسیروان پێم بڵێ ڕۆژانە پاسکل سواری دەکەی یان جار ناجار؟ ناوەڵە خۆی جار نەجار دەیکەین بە تایبەتی کە لێرە بین بڵێن لە مەحوەر بین لە کاتی واجبە زۆربەی ئەگەر بڵێ میێوان و کۆبوونەوەشمان نەبێ بە شەوان زیاتر ئێمە دەیکەین ینی بۆچی پاسکل سواری؟ وەرزشێکی خۆشە ینی خۆشە و هەروە بۆ وەختەکەش بەڕاستی زۆر جەر بە پێ ئێمە دەڕۆین بەڵام بایسکلەکە دەتوانانی عینەن وەرزش بکەین بە کاتێکی خێراتر. من پاسکل سوارێکی چۆنم؟ وەڵاهی خراپ نی بەڵام لەوە ناچێت زۆریش باش ئێستا پرۆڤم کرد تا تۆزێ ڕاهاتم لەگەڵی پاسکل سوارێکی خراپم مەلەوانێکی باشی ناوەڵە زۆر باش نیم بەڵام زۆریشم حەزم لێ بە تایبەتی لە ڕووبار ینی هاویران ئەگەر کاتم هەبێ هەر ئەچم شکلێنی ئەوام وەربوون بشۆشت دکتۆری زۆری بەردەوام بن